سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. ئەم کاتتان بەخێر جۆگرانی بەڕێزی بەرنامەی ئەم و سیاست دیارە هاوکارم دەخیلی شەمۆ بە ئەرکەشی تر خەریکی ڕووماڵکردنی هێندێک دانیشتە هەر لە سەبارەت بە عێراقا کە لە ڕۆژانی بێتن راپۆرتی لەسەر دروست دەکات. من محتەبە شێروانی لە بڕیا و بەرنامەی ئەم هەفتەیە پێشکەش دەکەم. پەرلەمانی نوێی عێراق ئەمڕۆ یەکەم دانیشتنی بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندامی پەرلەمان بەڕێوەبرد بۆ ئەوەی پەرلەمانتەران سوێندی یاسایی بخۆن و هەرواشیان کرد ئەلبەتە بە بەشداری 255 لە 328 ئەندامی پەرلەمان ئەم دانیشتە بەڕێوەچوو. بەڵام دواتر هێندێک لە پەرلەمانتەرەکان نەگەڕانەوە کاتی کە پشویان پێدرا بوو ئەندامی پێویستیش نەبوو کە بۆیە دانیشتەکە بۆ هەفتەی داهاتوو بەڕێوەچوو. ئەمە بابەتی بەرنامەی ئەم هەفتەیە ئەم و سیاسەتە باسیەوە دەکەین کە قەیرانی عێراق هەروە دێتن قوڵتر دەبێتەوە و عێراق ڕوبەڕووی زۆر کێشەیە لەوانە شەڕی دژەترور و داعش و هەروەها ڕازیکردنی کوردەکان و سوننەکانیش یەکێک لە ئەرکە قورسەکانی بەردەم حکوومەتی داهاتووی عێراق دەبێت. و لە هەمان دەم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش دووشەممە پێنتاگۆن ڕایگەیاند کە 200 هێزی زیاتریش بەڕێدەکاتە عێراق بۆ دابێنکردنی ئاسایشی باڵۆزخانەکان و کۆنسوڵیەکانی ئەمریکا و هەروەها دابێنکردنی ئاسایشی بەغدا. میوانی دەگەڵمانە ئەحسان ئامێدی شیکاری سیاسیە و هەروەها دوایە جۆمان لە وتوێژێکیش دەبێتن کە لەگەڵ پەرلەمانتەر نەجیب قسەمان کردووە. بەڕێز ئەحسان ئامێدی ئەم کاتت باش. هەموو کاتێکتان باشە چاوان. کاک ئەحسان ئەلبەتە گفتوگۆیەکمان دەگەڵ خانم نەجیبە ئەندامی پەرلەمان کردووە لە لیستی پارتی دموکراتی کوردستان و چاوەڕێ دەکەین کە بەڕێز ئاڵا تاڵبانیش بێتە سەرخەت ئەگەر بۆمان ممکن بێت. بەڵام پێشەوەی گفتوگۆکەی من دەگەڵ نەجیب بیستین پێم خۆش بوو خۆت ینی لێکدانەوەی خۆت لە ڕەوشی ئەمڕۆی عێراقچیە و بزانم جۆشت لە قسەکانی باڵوێزی عێراق لە واشنگتن بوو کە لە گفتوگۆی دەگەڵ بەشی کوردی دەنجی ئەمریکا باسی ئەوەی دەکرد کە کێشەی عێراق کێشەی ترۆرە. جەنابەت کێشەی عێراق چۆن دەبین ینی کێشەی عێراق چیە لە ڕوانگەی ئێوە؟ بەڵێ ئەوە ڕاستی بیتەن کێشە عێراقێ شمێش هاتیە دەستنیشانکردن کێشە دیموکراتیەتەیە کێشە ڕێزگرتنە مافی مرۆڤی کێشە ڕێزگرتنە مافی پێکاتە جباکێ خەڵکی عێراقێ وەکو ڕێزگرتن بوان پێکاتێت پێکینەرێت گەلە عێراقێ نەبیتن دەلیبە هەبیتن بۆ ڕێکخستنێت تۆنتراو یان ڕێکخستنێت دیتر یان ناڕازی بوون یان بەرهەنگاربوون پەیدا ببیتن. عێراقێ پشتی ڕوخاندنە ڕژێمە دیکتاتۆریە سادامی ئاسی ئەنگەش هاتنە پێش بۆ هەندێ عێراقێکانی سەر ئەساسێکێ دیموکراتی فیدرالی دەستوری بێتە ئاواکردن و سەرمەبدەئێ مشارەکەتە نیشتیمانی هەمی پێک هاتێت خەڵکی عێراقێ پشکداریێت دامەزراوێت دەسەڵات عێراقەتە بکەن بۆ ڕێڕەبردنە کاروبارن عێراقێ لێ مخابن پشتی دەسەڵاتە عێراقێ کەرتێ دەستێ حزب داوەتە تایبەتی پشتی بەرێز نوری مالکی بوێسەریک وەزیرێ هەوڵادای کوتاکراوانە دەسەڵات العێراقی پرێدا ببێتن و هەمی دەسەڵاتت حکمیت کردنە دەستێ شخصێکیدا کو ئەو شخص دەربرینێ پێکاتە کە عێراقی بتنێ دکات کو پێکاتە شیعایە وش حزبێکی بتنێت کات کو حزب داوایە کەواتە تعبیرش ئیرادە شعب عێراقی ناکەتن و چه حسابێ بۆ خەلکی دیتر و پێکاتێ دیتر ناکەتن. بەرندێ بربەرەکەت جەنگی ئەدگەل لەنێن عێراقی حکوومەتە مالکی دەست پێکردن بنابێ هەندێک ڕێکخستنی سیاسیت سنە دژاتیە سنە کرد هەر نەهێلا مشارکێت عملیە سیاسی دەبکەن پشتی ڕێککەوتنەوە یا ئەربیلێ وەکو ڕێککەوتین کو بەشداریە سنە دامەزراوێت کو هەنگی جبهاتە سیاست نیشتیمانی هەبیتن وەزارەتە بەرگریە بۆ بیتن وەزارەتە نافخۆیی بۆ بیتن لە حەقەت حکوومەتە مالکی هەمی ئەبدەسەڵاتە شەرکردن دەستێ مالکی خۆدا با فەزارەتە وەکالەژی نەدەنا خەلکانێن دیتر بەلکی هەر تشتێک ما بەست حکوومەتە مالکی تش بنێوێژی دی خەلکی کوردستانێژی گەرەک سیاسەتت خراپ هاژوتن شوانە برینە ماچە و بۆ جا هەرێما کوردستانێ و مەچارە سەرکردنا کێشە سنوورە هەرێمێ و
نشر سركنا جينا مادة 140 هذا هني ولكن كيشان عراقي روج بروج كم ببنو ببي تدليبه دخل كعراقي قبيلنا كتن بله زور سپاس کاغ احسان بداوی لبردن خوب کتن و به فرصت استقرار کرد بله زور سپاس کاغ احسان احمدی شکاری سیاسی لگل برنامه امو سیاسته جگرانی برز استا در هنری برنامه پیم دلتن که اندامی پارلمان و سروچی فراکسیونی یکتی لپارلمانی عراق برز آلا طالبانی لگل مانه آلا خانم کاتد باش ئەموو کاتێکت باش زۆر سپاس دیارە دەزانم جەنابەت ماوەیەکی دیکەت هەیە بەڵام دەگەڵماندا دەبی بۆ 5 دقە و من زۆر پرسیارم لە جەنابەت هەبوو جا بەو پێی یەکەم پێم خۆش بوو جەنابەت بە پێی ئەزممویت هەبوو جارێکی دیکەش سوێن خواردووە وەکو ئەندامی پەرلەمان بەڵام ئەو ڕووکانە ئەمەی سرنجڕاکێش بوو بووی بە سەردێری یان وەکومانشێتی دەنگ و باسان ئەوە بوو کە کوتە ڕقیب هەرماوە قەومی کوردزمان و دوایە وەکو سەردەستەی ئەندامەکانی دیکەت کرد و سوێندی یاسایتان خوارد دەکرێت باسم بۆ بکەی کە هەستت چ بوو ینی کاردانەوەش چ بوو بەم هەڵوێستەی تو سپاس دەکەم واتە بەخان وەڵا بە دڵنیاییەوە ئێمە مەجاری یەکەممان نییە سوێن بە زمانی کوردیە خۆین بەڵام لەم کاتەیە مانای خۆی هەیە بۆ خۆتان نەزانن وەزعی سیاسی عێراق وەزعێکی ئاڵۆز و ئەو سیراعی لە بینی پارتە سیاسیەکان هەیە و پێگەی کورد جارێکی تر لە بەغایانی وا داوا لە کورد دەکرێت جارێکی تر بێتەوە بەشداری پێکێنانی حکوومەتی عێراقی بکە دەبێ هەموو لایەنەکان بزانن کورد ئەو لایەنە گرنگەیە کە ئەمڕۆ تەوافقی سیاسی ئەمڕۆ پێکێنانی حکوومەت لەسەر کورد وەستاوە دووەم ئێمە یاسای زمانە ڕسمیەکانمان دەرکردووە بە فەرمی لە پەرلەمانی عێراق لە خولی ڕابردوو کە ئەوە استحقاقێتەوە دەستوری عێراقیە بۆیە پێمان باش بوو ئەم جارە سوێن خواردنەکە بە زمانی کوردی با بڵێن تایبەتمەندێتی خۆی هەبێ و مەبەستم بوو کە سرودی عێراقی بڵێم لەبەرەوەی کەەوە هەم سرودی نیشتیمانی کورد و کوردستانە و هەم لە سرودەکەشە ئاماژە بە زمانی کوردی یەکرێکە زمانی کوردی ماوە بەڵاستی بۆ هەموو پەرلەمانتارە کوردەکان بەبێ جیاوازی کوتلە سیاسیەکانمان ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی و دڵنیابن زۆربەیان چاویان پڕ بوو لە ئاوە زۆر بەشیان لە خۆشیان دەستیان کرد بە چەپڵە لێدان لە قاعەکە بەڵێ زۆر سپاس دەکەم پێم کوتی کە وەختت کەمە بەڵام دوو پرسیارم هەیە یەکەم لەسەرەوەی بەشداری کوردەکان لە حکوومەتی داهاتوە ئەلبەتە کوردەکان پێداگری دەکەن کە پۆستی سەرۆکایەتی کۆماری کوردەکانەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانیش دەڵێ بەشی ئێمەیە لەو بارەیەوە ئایا گەیشتونە تا ڕێکەوتن و تەوافق لەناو خۆتان لە ناولایەنەکانی کوردی کە کەسایەتی یەکەتی نیشتیمانی بێتن و بەڕاستی دەستگاکانی ڕاگەاندن لەو لا جۆمان لە دەبیتن کە دکتۆر نەزمەدین کەریم و دکتۆر بەرهەم ساڵح دوو کەسایەتینە کە یەکێکیان دەستنیشان بکرێتن و پشتیوانی لێ بکرێت بۆ سەر کۆمار لەو بارەیەوە دەتوانین چمان پێ بڵێ ئەوەی ئاماژەی ئەتوانم پێ بکەم ئەوەیە کە لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی تایبەت ڕەنگە ماوەیە کە باس لەم پۆستاکرێ بۆ کوردبێ و ئایلایەنەکانی پێشەمو شتێ غەیرە کورد ڕازین یان پێیان باشە جارێکی تر پۆستی سەر و کۆمار بۆ کوردبێ ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەی سەرکردەکانی یەکێتی لەگەڵ سەرکردە عێراقیەکانی شیعە و سوننە ئەنجامیان داوە شیعە و سوننەش لە عێراق لە بەغدا پێیان خۆشە و پۆستە بۆ کوردبێ و تەنانەت سوننە داوای نەکردووە وان ئێستا خەریکن لە ناو ماڵی سوننی سەرۆکی پەرلەمان هەڵبژێرن و لە ناو ئەویشدا ئەوەی بە ئێمە ڕاگەیاندراوە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەوان زۆریان پێ باشە لە ناو کوتلە کوردستانیەکانیش سەرۆکی کۆمار جارێکی تر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت تەنانەت ئەوان باش لەواکەن ئەوەن ئێمە پێمان باشە ئەسڵەن کەسێک بێ لەسەر هەمان ڕێڕە و سیاسەتەکەی جەنابی مام جەلال ئیدارەی دەوڵەتی عێراقی بکە بەڵام ئەمە بە تەکید پێویستی بەوەیە لە ناو ماڵی کوردیشا تەوافقی لەسەر بکرێت لە ناو هێزە سیاسیەکانی کوردستانیشا ڕێک بکەون لەسەر ئەوە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەلاغی کۆتایی ئەنجومەنی سەرکردایەتیە باسمان کردووە کە بە استحقاقی یەکێتی ئەزانین و بەڵێ ئێمە ناومان هەیە بۆ ئەو پۆستە بەڵام بە تەکید دوای ئەوەی لەگەڵ لایەنە کوردیەکان یەکلایەکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاواتی کاندیدی خۆی بۆ ئەو پۆستە دیاریەکان بەڵێ ئاڵەخان دوا پرسیارم لە جەنابەت ئەوەیە کە لەبەرەوەی جەنابەت نوێنەراتی کەرکووکیش دەکەی و چەند بەخۆ دەزانین لە دوای کە هاتۆتە ژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگە بەو دوایانە هێندێک دەڵێن ئێستا کوردستان کاتی ئەوەیە کە سربەخۆیی ڕابگەیەنێتن هێندێک دەڵێن بیکەینە ڕێفراندۆم هەر بەپێی مادەی 140 دەستوری عێراق بەڕای جەنابەت باشترین ڕێگا چۆنە بۆەوەی کە کەرکووک بەشێک بمێنیتەوە لە هەرێمی کوردستانی عێراق من پێم وایە نەتائیجی هەڵبژاردننی ینی مانگی نیسان
زۆر شتی لەسەر مادەی 141 لای کردەوە دواتریش مەسەلەی هاتنی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە چونکە نەتیجەی ئینتیخابات لە کەرکووک 8 کورسی بۆ کورد بەرامبەر بۆ عەرەب و 2 کورسی بۆ تورکمان ئەمە خۆی لە خۆیان بەشێکی جێبەجێکردنی مادەی دواتر جێگرتنی پێشمەرگە و جێگیرکردنی پێشمەرگە لە ناوچە دابڕاوەکان و لە خواری کەرکووک ئەمەش ماسەلەیەکی گرنگترە بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە سیاستمان لە کەرکووک بەم شێوەیە هەر بڕیارێک بۆ چارەنووسی کەرکووک جا بە ڕیفراندۆم بێ بە یاسایی بێ بە دەستوری بێ پێویستی بە تەوافقی پێکاتەکانی کەرکووکەیە واتە نابێت کورد بە زۆر ڕیفراندۆمە بیکە بە یاسای بە هەر شێوەیە کە ئێمە پێویستمان بەوە هەیە کە تورکمان و عەرەب و پێکاتەکانی تر لەگەڵمان بن و ڕەزامەندیان هەبێت و بە ڕێگە دەستوریەکە بکرێەوە بە ڕێگە یاساییەکەش بکرێەوە بە ڕیفراندۆم بێ بە هەر ڕێوەیەک بێ و جارێکی تر بۆی ئەڵێم نەتائیجی هەڵبژاردن و ئەو دەنگە زۆرەی کە یەکێتی بە تەحدید و کورد لە کەرکووک هێنای دەنانەت تورکمان و عەرەبیژ و مەسیحی دەنگیان بە کووردا ئەمە بۆ خۆی دلیلی ئەوەیە کە ئەوە ڕاستترین سیاسەتە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کورد زۆر سپاسی جەناب دەکەم بەڕێز ئاڵا تاڵبانی ئەندامی پەرلەمانی عێراق وە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڵماندا بووی سپاس دەکەم بەردەوامین لەسەر بەرنامەی ئەموو سیاست هەروەها بەڕێز ئیحسان ئامێدیشی کاری سیاسی هێشتا لەگەڵمانە کاک ئیحسان زۆر بە کورتی پێشەوەی جۆمان لە گفتوگۆمان بێتن لەگەڵ ئەندام پەرلەمانی عێراق نەجیبە نەجیب پێم خۆش بوو جەنابەت زۆر بە کورتی هیچ سرنجت هەبوو لەسەر ئەم قسانەی بەڕێز تاڵبانی والله قصير جدي خويتي حقات او بارد وخي تازه پیدا بود باش هلوشانی لشکری عراق لمنطقه موصل لكركوك و جريان وان بيزت پشمرگی چونه و منطقه او منطقه وكو رنگك جيبه كنا ما دسب چله هاتف جينان هر خو هيدت لشکر عراق شکستن تاج و جريان هيدت سنيب نابه داعش بن انت نابه هر شورا شبی نابه چبیتن فهلدان منطقه سنیا شر منطقه كردستان بنهاتن كواتا او منطقه مدقوت منطقه هرم كردستان دربي اداره هرم يان منطقه دبرات كان ما دساتوچن خو وكو سيتاي كله هاته كرن رنگه بي نياساي برند زمين خوش نوكا بياركاديتر هم متحده متوتي قرتي هم حكومات العراق جديده بابو امريكا وضع جيش تبيرادي باريفراندوم بيتكرن سر منطقه بونده خلك منطقه دبرت نوچت كردستان دربه ادارانيه او خبريار خويا چاره نسيبت كادرت سر هرم كردستان دون حكومات العراق بن يعني خبريار بخبن هم زبرين اراده ملتي وملت قرار خبرتن بوي باشا باشنه غير كويدي جي كوبتندو تيجي او بشاري وكشتن وبتيرور ام تصفيه حسابات الكوبكين ام زبرين بو اراده ملتي واراده ملتي قبيل بكينو رايه قبيل بكين كملتي چته خوشا بيتكرت بەڵێ کاگەستان با پێکەوە جۆمان لەو گفتوگۆیە بیتن کە چەند کاتژمێر لەمەوبەر لەگەڵ بەڕێز نەجیبە نەجیب ئەندامی پەرلەمانی عێراق لە لیستی یا لە بڵۆکی پارتی دموکراتی کوردستان ئەنجاماندا بوو لە فڕۆکەخانە بوو لە ڕێگا فڕۆکەخانە بوو ئەم گفتوگۆی پێدا بووین بەخۆ دەزانی ئەمڕۆ نەجیبە نەجیبش وەکو ئاڵاخان بوو بە سەردێری دەنگ و باسان لە دەستگاکانی ڕاگەاندن بەهۆی ئەوەی کە داوایەکی تایبەتی کرد لە ئاراستەی سەرۆکوەزیرانی کرد با جۆمان لێبێت بەڕێز نەجیبە نەجیب لە دوای ئەو پشودانەی کە درابوو بە پەرلەمانتەران دیارە دەڵێن کوردەکان نەگەڕانەوە و دوای سونەکانیش نەگەڕانەوە ئەلبەتە پێشەوە جەنابەت داوایەکت هەبوو لە سەرۆکوەزیران عێراق نووری مالیکی کە لەوێ بوو جەنابەت چ داوایەکت هەبوو پێم خۆش بۆ خۆت بە جۆگران بڵێ بەڵێ ڕاستە دانشنا ئەڤروکە سەرۆکێ شمية ماستر عمريوي يعني أو هذا رضا برن وفين خارنا يا دستوري ويا سايهات خانبش لاي عندهم برلمان التازة زمان كرديجي وزمان عربيجي وبشتينجي بيدا خاطا خانبش لسروكي برلمان بروقت ذا وراستی من وقت اسنینه رو کرده و دنگ کرد البرلمان عراق فدرال مفردید که اس رابم وقت دنگ کرده داخواست کمش درو که انجمن وزیران خود تنها اوی بریاره تا
که کسی به هرم کردستان بریه موچن فرمانبر هرم کردستان بریه ما درخواست کرد ما گفته که او حصار سر و درپوش اولی سر هرم کردستان نمیتن و به هرم کردستان بیت هنار ذاکرن بو هرم کردستان هیچ ما خود تمام نکردی عالی دین سیاسی دولت سیاسی مرات عالی دین سیاسی ناراضی بودن خود دیار کردو و ابا نجر ایکی ابا بردوام نه سیستم دموکراتی نه عقلیت دموکراسیت نوی ولاتی دا ناهلیتن که اندام پارلمان در برینش رأی خوب کرد و چون خوب کردن ام وکیلی نرین کردا ما دیف راوی دیف دستوری ما دخوازی خوب کرد بله اوانا نهلا و ام پیام خوب دماهی برسن و رأسا نرازي بوناخو وقصد نجوان ونشرين نو برلمان دا قلتن كو أبا نرفتار جارو ايكي بردام او فيشي وازي رفتار الجل همي آلي انديد كد اگر بوچونن خوابن باشا بخود زاين دزگاکانی راگاندن شتی جورا و جور بلاو دکنه جنابت باسی اوت کرکا قصي ناشرين كتراوه دا قلتريد قصي ناشرين آراسته کوردەکان بەگشتی کراوە کە یارمەتی داهش دەدەن دواتر قسەی ناشرین ئاراستەی سەرۆکی هەرێم کراوە بۆمان پشڕاستکەوە ئایا وا بوو یان نا؟ راسي أمن لو قاعدة من بنشتبه من الثلاثية يعني كرسي كرسية نزيكي أمشين بيجي نزيكي رزة إيكيبهم أو رزة دهيل كشتي أو دنج برزي أو قسك الدنها تكلم تفصيل من نظام يعني نظروقه يا تتوان شبو بس راسينا راسيبون هون وقصد نباجي بوتن بس شبون وكيبو وبالضبط كيش نبغى البرلماني بوشن كله ما كرداجي هر وساخو يعني نرازي بونا خود ديار كده يعني بونا دانستان بنت يتحواري ودنج بنت نف كرداجي ده نف آلين شعاجي ده بس البيرة شو تابوتن كيبو راسي شنكو أوش مدير بون حتى الخوض برين ببو قرابالك بنظني بالضبط كنا. بله برز نجيب مالبري رودا ودلتن كتوار برلمانتري كردانش نكي برلمانيان زينه اشتوا لناویشەوە ڕوودا و دەڵێت چوار پارلەمانتەری کورد نەجمەدین کەریم و ئاڵا تاڵەبانی و دوو پارلەمانتەری دیکە لە دانیشتەکە ماونەتەوە ئایا ئەمە ڕاستە یان نا؟ والله ما تشد يعني اگر ما بنات برلمان ده مشكلة يعني راس فرده بمنع هذا بو توجيهنا هذا بش فراكسيون ما كردان شيء كتير نه هذا بونكو اما در كابين أنا من النف دانشنا ده يعني اگر ما بنجي شتكي سيد شتكي نه سينا يعني نفسك نطبيعي بله يعني مانو نمان راس كرده منع هذا بون راس كرده ما بوك ام دانشين البرلماني وام سنده بخون بس سرقات هر سرقات يكلانا بون بجبر هنده يعني اشتكي خلاتنا بوك او كما بنات دانشين آن در کردن کوردەکان خۆتان دەزان دەڵێن دەبی پۆستی سەرکۆماری بۆ کورد بیتن و ئەو یەکێتیش لە چەند ڕۆژانی ڕابردوو کە توانەکە دەمان هەوێت لەنێو کوردیش بۆ یەکەتی نیشتمانی بێ ئەمەتان ساخ کردوتەوە یان نا؟ والله ئەوە گفتوگو ناوبەرە ڕێزەنیەکێ یان سەرکردن کوردستانی تدەکردن ئەمنش لەنەو أو يعني أو لبنانيين بلام بوسي سرقماري كردية بس جوكو بو كيش حزب كردستاني أو فرنسان بنسر بردوامة. بله برز نجيب اندامی پارلمانی عراق لا بلوکی پارتی دموکراتی کردستان سپاسی جناب دکم بو ام گفتگویا. و سپاسی ئەوە دەکەین کە تا ئێستا دەگەڵماندان بەڕێز ئیحسان ئامەدی شیکاری سیاسی هەر دەگەڵمانە کاک ئیحسان هێندێک جار دەبیستین کە ینی نە هێندێک جار زۆر جار دەبیستین کە سەرۆکوەزیرانی عێراق مالکی نەبێتەوە سەرۆکوەزیر بۆ گەڕەشی دیکە و بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان بە ئاشکرایی وای کوتووە ئایا گۆڕینی سەر و چاوەکان دەبنە مایە گۆڕینەکی بنەڕەتی یان کوردەکان دەبێت بە شێوەیەک لەو کاتەدا هەڵسوکەوت بکەن لەگەڵ حکوومەتی ناوەند بۆ جێبەجێکردنی خواستەکانیان؟ بەڵێ خۆ گەلێک جارە سەرچاو دەموچاو یەک کەسانێکی ئەو کەسان سیستەمی وڵاتێکی دەگۆڕیتن لە سیستەمێکی دیموکراتی کەتە سیستەمێکی تاکراویت کەتە سیستەمێکی دیکتاتۆری مالکی سیستەمی عێراقێک و سیستەمێکی دیموکراتیە دەبێت هەمیگەوە وەکو ئەنجومەن بەریارێ بدات خزوای بۆ
دەسەڵاتە یاسادانانێت کرد و ئەنجومەنی نوێنەرێت عێراقەیە يتجاوزوا كتل وقت تجاوزوا كتل وش حسابه بو قرار شعب عراقي قرار ملت عراقي قرار برلماني نكتنو بيت كسانه كي بالتاكيد بدا لمطلب او بيتن اف كسانه نميتن چونك اف كسانه سبب وي تاكراويه او كنت عراق امريكا هابت يردم زقانو ككتي عراق امريكا دوخه كده جديد سبب سرعكي ودوخ عراق امريكا كتيته دا سرهردانا داعش سرهردانا تيروري هلوشانا لشكر عراقي برينا موچه هرم كردستان سبب او سیاست تاکراویانه مالکی البرهند لادان مالکی بیا مطلبه که شعب عراقی همیه تنیا حزب ما بیتن کوبیت مالکی بلاد مینیتن جناحه که حزب الدعوه نه همی حزب الدعوه جیش برهند چونکو او دوی سبب ابا امریکا سر عراق داتی سیاست مالکی خویا بلکه نه بس والات مالکی بیت لادان بیت مالکی امریکا بهت دعوت کردن با محکمه دادگاهی بهت کردن کابوس عراق برای وی اتجاهی بریا حتی وشیان لشکر عراقی اما باید 200 میلیون دلار قاره عراق ذات مزختن دی لشکری و پیچو اما معاش خلق کردستان اما 6 و 7 نبره کرینه خساره اقتصادی دانه سر کردستان اما منطقه سمی هاتی نه اهمال کردن اما یکی ساله که منطقه انبار منطقه فلوجه منطقه موصل خدمات بناهنه پیشکش کردن و اما شبکه بردام تدايه تانیا بونده داكو دخلات خل تيجي خل بغداد ممكن تلت كتنو بردوام بله باشه کاغ حسن صدام کنی العراق چکت برای برنده اما نه مطلب پارتی دموکراتی کردستان کو مالکی نمید مطلب همین خلک عراقیه تانیا حزب الدعوه و مالکی مجموعه تنبی باشه کاغ حسن دیاره کات منظور نماونی زکی دقیق من ما لو ماویدا جناب دا لو باور دای که استا کاتی اوه هندک دلن استا کاتی اوه اگر هاتو هیچ امیدک نبود که کوردەکان بەو شێوەی کە دانەوێت گرفتەکانیان یان چێشەکانیان چارەسەر بکەن لەگەڵ حکوومەتی ناوەند ئێستا کە بە تایبەتی کەرکووکیش لەژێر کۆنتترۆلی کوردەکانە کاتی ئەوەیە کە دەوڵەتێکی سەربەخۆی کوردی ڕابگەندرێ وەگەر ئایا پێویستی بە پشتیوانی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئەوانەی بەرژەوەندیان تێدا هەیە ئەوانەی خۆیان بە ملیۆنان کوردیان هەیە کاتی ئەوەیە یان نا بله بالتأكيد كاتی ئەوەیە هەرێما کوردستان عێراق سربخوی خود رافگهینتنو و پشتبانی دولتی ورگی چونکو تجربه هرما کردستان عراق گل حکومت عراق هر شیبون دولت عراق سال 1922 که حتی امریکا فشل اینا هیچ دولت اکنات هیچ حکومت اکنات عراق در نه ملکی نه جمهوری نه دیکتاتوری نه یک حزبی کو دربری نشیرات شعب عراقی کردن حقوق خلق عراق حقوق الانسان حق شعب کردستانی بنما دموکراتیت جگیر کردن برنده او فرصات هات کویدی ملت کو قرار خودتنو و مجتمع دولي جي تشتغل لبتن كل جهه ببنى دولت واسباب وارما كواجا كردستان بيتا دولت بمنطقه روشالات نغري طيبته منطقه كل بتا منطقه كاران بله زور سپاس باش كردستان هنا بجباجي كرن بله زور سپاس دكم برزدار احسان عامدي شيكاري سياسي كلگلمان دابوي زور ممنون بو امشي كرنوانه دو هروها سپاسي پارلمانتران اعلی طالباني و نجيب دكين بو بجداريان لا برنامج ام هفته امو سياست در هنري برنامج هاوكارم شوان رشید بوو و ئەندازیارانی دەنگ و ڕنگ لینس ڕمکەس و هەروها پیتر هەندلی دەگەڵمان بوون لە باتی هەموو هاوکاران لە بەشی کوردی من محتەبە شێروانی داوای کاتێکی شاتان بۆ دەکەم ئێرە دەنجی ئەمریکایە بەشی کوردی.